لا هەرچوەکەن و بینەری زوومن ئەم کاتان باش ئەمڕۆ زودنەوەی گۆڕان ئاراستەی گردی زەرگەتە کۆنفرانسی نیشتیمانی بەست ناویان ناوە سێم کۆنفرانس بە دڵنیاییەوە لە بەرمەبنای نووسراوێکی دیاریکراوی پێم وا بێ فەرمانگەی پارتە سیاسیەکانی سەر بە کۆمیسیۆنیا وزارەکانی عێراق بڕیاریان داوە کۆنفرانسەکە ببکەن یان کۆنفرانسەکەیان بەست بەڵام گۆڕانی کورساتیش تەوان بەداخەوە ئێمە ئێستا ئاوە باسی گۆڕانەکەین بەس ناچارین گۆڕانی کورساتیش لەسەر هەمان نووسرا و لە بەرمەبنای هەمان نووسرا و ئەڵێ دەی مانگ بەنیازی کۆنفرانسی بەڕاستی کامیان کۆنفرانسی نیشتیمانی سێمی بزوتنەوەی گۆڕانە لەو کۆنفرانسەی ئەمڕۆژ کە کرا هەندێک دەنگی ناڕەزایی هەبوون ینی سەرباری ئەوەی ئێستا ئێمە باز لە دوو گۆڕانەکەی لەناو کۆنفرانسەکەی ئەمڕۆژ هەندێک دەنگی ناڕەزایی هەبوون و گلەی هەبوون تەنانەت ناو هاتووە لە ئەندامانی جواتی نیشتیمانی ئەڵێ ئاگام لینیە لە لەندەنم پرسیشم پێ نەکراوە ئەمە بۆ وایە ئەو نووسراوەی دواتر با بڵین لە دوێنێ چواری چوار نووسینگی سلێمانی کۆمیسیۆن ئاماژەی پێیاوە ئەمەیان پەیوەندی بەچیەوە هەیە نووسراوەکەی پێشتر ڕوون نییە یان نەخێر پێ دەچێت پرسی دیکە لە پشت نووسراوە تازەکەی نووسینگی سلێمانی کۆمیسیۆنەوە هەبێ گۆڕان ئیتر لەمە دوابێ بڵین بۆ چی یەکلایی ئەبێتەوە یان دەرگایەکی خێر لە نێوان هەردوو لایە گۆڕانی گردەکە و گۆڕانی کورسات هێشتان بەکراوەیە کرێما بێتەوانێ یعنی و ئەگەرێکی بێگەیشتن هێشتان ئەکرێبوونی هەبێ ڕاستیەمانە و کۆمەڵێک پرسی دیکەش لەگەڵ کاکوشار عومەر عەلی ئەندامی جواتی نیشتیمانی زوتنەوەی گۆڕان گفتوگۆکەم دکتۆر وشار سڵاوت لەبێ وەدارم باش بی لە شتان ساغ بێ ئەمڕۆ کۆنفرانستان بەست ئەوەی ئەمڕۆ کراچی بوو لە بەرمەبنای چی هەر بەڕاستی کۆنفرانسیانە زۆر سپاس ڕێز بۆ بینەران ڕێزت هەیە مێ دەکەین پشوێکی ئارامیان بەسەر دەبێدارین وەکوتۆت بداخەوە ئەنی ئەمە گۆڕانکاری بەڕاستی وایە ئەم هەموو گۆڕانکاری جیهان و دنیا و سیستەم و منتیقەکە هەیە ئەمە ناچارین لەسەر بابەتشی وا قسە بکەین تەمان ئەم کێشانە ڕیشیان هەیە شتێکی ئەوە نییە بەڵام ئەنجامدانی سێمین کۆنفرانس ئەمڕۆ بەسێ بڕیاری ئەنجومەنی کۆمسیاران بووە یەکەم بڕیار لە 29 یەکی ئەم ساڵ 2025 درا کە بەڕێزکا یاسین حەمالی کە ڕێخەری ژووری هەڵبژار نەکرا بە ڕێگە پێدراوی فەرمی دەستەی گشتی بزوتنەوەکە دووەم بڕیار لەلایەن کۆمسیۆن و ئەنجومەنی کۆمسیارانەوە باش دووەم بڕیار لە 22 فەرمانگەی پارتە سیاسیەکان نووسراوێکی ئاراستەی ئێمە و هاوڕێیان کرد لە کورسات کاکدانە بە دیاریکراوی کە بۆ 24 مانگ ئامادە بن لە بەغدا بۆ ڕاوێژ بۆ ئەنجامدانی کۆنگرە پێکەوە ئەو لە بەرمەبنای سکاڵاکەی ئێوە بوو یەکەم بڕیار کاگاسین بۆ بمەخەوە دووەم بڕیار کۆمسیۆن یەکلایی نەکردەوتی بە لە کۆمسیۆن یەک گۆڕان هەیە وتی ئەبێت بە ڕاوێژ بێت تەشاور بکەن لەسەر ئەو بنەمایە دایرەی حزاب داوای کرد کە 24 لەوێ 24 دوو لەوێ ئامادەبین ئێمە حزورمان هەبوو طبعاً نووسراویش هەیە بڵاو نەبووتەوە لە نووسراوەکەیە کە دایرەی حزاب بۆ کۆمسیۆنی کردووە مەجلیسی کردووە ئەنجومەنی کۆمسیاران ئەڵێت بەڕێز یاسین ئامادە بووە و ڕۆژی 36 دیاری کردووە بۆ ئەنجامدانی کۆنفرانس یاخود کۆنگرە بەڕێز دانا ئەحمەدی ئامادە نەبووە حزوری نەبوو داوای لێبوردنی کردووە ئەڵێ ئێمە قبوڵمان نییە کاگیاسین بۆ نمونە ڕێگە پێدراوی هەیە عام بێ و ئەمانە هەندێک ئیمزاوشت دەستکاری کرا و تەزویر کراوە وەڵامەداتەوە ئەڵێ لە بەیان ڕێیەکەیە ئەڵێت یەکەم ئەوە ئەگەر دیعای تەزویرەکەن ئەوە ئیشی دەسەڵاتی قەزاییە ئیشی ئەمە نیە توان بچن سکاڵای خۆیان بکەن دووەم بە ڕەتکردنەوەی بڕیاری ئەنجومەنی کۆمسیاران و ئەم دائیرەی ئێمە حەقی خۆیان لەدەست داوە بۆی کە بتوانن ئەنجامی کۆنگرە ئەنجام بدەن سێم بڕیار 26 مانگە کە ئەڵێت بەڕێز یاسین حەمالی ڕێگە پێدراوی دەستەی گشتیە کۆنفرانس بکەن لە گردی زەرکەتە کە مەقڕی ڕئیسی بزوتنەوەی گۆڕانە ئەمڕۆ کە 5 مانگ بوو لە دەی بەیانی لە هەمان ڕۆژە لە 26 سەیە
داواکارێکی دیکەی هاوڕیان لە کورسات و کە دانا ڕەت کراوەتەوە کە تا ئێستا بڵاو نەکراوەتەوە طبعاً کە لەوێ داواکە کۆنگرە دوا بخرێ داواکە کە هەندێک ناو ئیستیقالیان کرۆ لەو دەستە گشتەیە چکەی 2007 هەندێکی چۆتە حەزبی تر هەمووی ڕەت کراوەتەوە لەو نووسراوی ئینا کە تا ئێستا بڵاومان نەکردوتەوە طبعاً ئێمە لە کۆتایەکەی ئەڵێت داواکارەکەی بەڕێزی ڕەدەکرێتەوە چکە دژی قانونە و دژی بڕیارەکانی کۆمسیۆنە چوارشەمە ئەو بڕیارە درا 26 مانگ پێنجشەمە دەستێوەردان کرا لە کارەکەیە هەتا ئەو ڕۆژە ئەو هاوڕانی کورسات داوای کۆنفرانس و کۆنگریان نەکردبوو نووسراوێکیان کردووە بە ژمارەی تایبەت لە ڕێی یەکێک لە ئەنجومەنی کۆمسیاران ئەمە کۆمسیۆن نووسراوی بەڵێ نە هاوڕیانمان لە کورسات تاریخی پێش تاریخەکەی ئێمەیان لێ ئەنجا داوای کۆنگرەکانی تاکو 27 مانگ ئەوان بە هیچ شێوەیەک هەر داوایانەکە درێژ کرێتەوە ماوەکە بۆ ئەویکە بەبیانیوەی کۆنگرێکی ئەوە بکرێت لەبەرەوەی ئەو کۆنفرانسی نیشتیمانی ئێمە ئەنجامماندا پێش هەموو شتێک لە هەموو حزبێکە سێ جۆر کۆنفرانسەیە جۆرێکیان پێوترێت مؤتەمەری تەسیسی کۆنگرەی دامەزراندن بەپی قانونی ئەحزاب هەموو حزبێک پێویستە ئەوە بکە جاران وانە بوو وەنە لیست هەبوو ئەوە هەبوو ئێستا هەر حزبێکە دروستە بێ ئەبێت ئەو کۆنگرەیە بکات سێ چوار شت هەیە بیکە یەکەم بەرنامەی سیاسی پەسەند کات ئەو بەرنامە سیاسی ئەبێ کۆمسیۆن وردبینی تیا بکە و قبولیکە بۆ چونکە قانون هەیە دەستور هەیە بۆ نمونە ئەڵێ نابێت حزب هانی توندوتیژی با و ئەوە گۆڕانی 25 حوتی 2009 هێشتان کۆنگرەی دامەزرانی نەبەست بوو جا ئەوت پێڵم ئێمە لە کوردستان کۆنگرەمان کرد 2013 لە کانونی دووەم لە هەولێر وابوو بەڵام تا ئەو کاتە بزوتنەوەی گۆڕان بەست لە کوردستان تۆمار بوو کە ناکۆکیەکان لەگەڵ پارتی ئالۆز بوو ئێمە لە حکوومەت و پەرلەمان دەرکراین فەرمانی گرتنی کاک نەشیروان دەرکرا پارتی ئەنووت گۆڕان تیرۆریستە ترسێکە بوو تۆ لێرە مۆڵەتت لێ وەرگرنەوە لە کۆمسیۆن بستنی گۆڕان لە مانگی 11 2007 خۆی تۆمار کردووە ینی ئەبوو لەو هەش ساڵەیە ئەم ئیشە بکە هەر نەکرا و دواخراوە طبعاً لەو هەش ساڵەیە چێ ڕاستە خۆ تەعاملی لەگەڵ کۆمسیۆنا کردووە ئێمە متمانەمان پیان هەبووە ڕێخەری گشتی پێشووی دەست لە گارکێشەوە کاک عومەر زمنا کۆجلال کە ڕێگە پێدراوی ڕسمی یاخود گشتی ئێمە بووە ئەو بوو پارکرا کۆنفرانسی دووەم پارکرا مانگیەک بەڵام بە شێوەیەک ینا قانونی بە شێوەیە کردیان کە زراعەکە بەشێکی لێوە سەری هەڵا کۆمسیۆن لە دوای مانگێک ئەڵێ کۆنگرەکە دەستان خۆش بێ بەڵام قبول نیە لەبەر دوو سەبەب یەک دەستوری بزوتنەوەی گۆڕان کە لە حزبەکانی ترا پێڕەوی ناوخۆیە تا بەشی نۆ کێشەی لەوەی دوات ناگونجێ لەغێڵ قانونی ئەحزابە بێ بیگۆڕن دوو هەم ئێوە سەرکردایەتیتان هەڵ نەبژاردووە لە حزبە بەپی قانون ئەبێ سەرکردایەتی دیار بێت کە ئەنواع بەرپرسیارەتی هەیە بۆیە ئەمە دیسانەوە لە هەموو ئەو نووسراوانی کۆمسیۆنە کە هاتووە هەندێکیمان بڵاو کردەوە ئێمە ئەڵێ مؤتەمەری تەسیسی چکە هێشتا بەپی قانون ئەوە نەکراوە ئەم کۆنفرانسی ئەمڕۆ بۆ جێبەجێکردنی ئەم داخوازی قانونیانە بوو بەرنامەی سیاسی پەسەند بکرێت دەستوری ناوخۆیی کە ئێمە پێشتر لەگەڵ کۆمسیۆن زیاد لە دوو مانگە مناقەشە و گفتوگۆ هەیە لە بەشی قانونی خۆیان قبولیان کردو توانە ئەمەی ئێستا هەیە بۆ گۆڕانکارانی خاڵ بە خاڵ دیاریان کردبوون بۆ نمونە حزبی سیاسی بەبێ قانونی حزب ئەبێ حسابی مانقی هەبێ بۆ چکە بێت داهاتی دیار بێ نابێت لە درەوە و لەم دێمە سەرەوانە ئەمەی نەبوو گۆڕان بۆ نمونە وردیەکەەوە ئەوانە هەمووی ورد ئەوەی کۆنفرانسی ئەمڕۆ بۆ ئەو سێمە ئەمە بەستە بوو بەرنامەی سیاسی دەستوری ناوخۆیی و ئەندامانی جوات نیشتمانی کە لای ئێمە سەرکردایەتی هەڵببشێرن باش بۆچی کۆمسیۆن ئامادە نەبوو ئەمڕۆ تەداخلی ڕاستەوخۆی سەرۆکی کۆمسیۆن بوو ئەمڕۆ هاوڕێیانی ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان کرد هەرچەند لە ئیتالیا لە دەرەوەیە بۆ سەفرە فشارێکی زۆری کردووە بە تەلەفۆن شار لەکێ لە ئەوەی هەم لە دایرەی حزاب هەم لە ئۆفیسی سلێمانی ئەمە زانیاریە یان بەڵێ پەیوەندیان کردووە بۆ نمونە تۆ ئەزانی ئێستا پشووە کاروباری حکوومەت و حزب و ئەوانش ڕسمیات هەیە نووسراو هەیە ئێمە کە کۆنفرانسمان کرد لەسەر بنەمای بڕیاری فەرمانگەی پارتە سیاسەکان بۆ کە ئەویش پشتی بە بڕیاری ئەنجومەنی کۆمسیۆنەران بەستووە باشە ناکرێت لە 11 شەوە تۆ تەلەفۆنکەی وەڵا ئێمە پێمان باشە ئەمە بکەن و ئەوە بکەن و ئیش وا ناکرێت دوێنێ شەو کردیان پێرێشەوە دوێنێشەوە نازانم ئەو هەندێک هاوڕیان ڕاستەوخۆ لەسەر خەتن ئیشەکان هی ئەوانە باش چونکە قانون بەپی قانون پێش هەموو شتێک کۆمسیۆن بە هیچ شوێک بۆی نییە بە حەزب بڵێ کەی و لەکوێ ئاینەکەیت عادەتەن حەزبی سیاسی خۆی داوای بەستنی کۆنگرەکە
ئەڵێ فلان ڕۆژ فلان سعاتێکم بفەرمون بۆ بەشداری ئێمە ئەیبوو پاروان لە جوابەکە کۆمیسیۆنەڵێ کات و شوێنەکە دواتر هینیەکەی جا ئەوە زەنی ئەخت جوابەکەی ئێوەش نەک جوابەکەی ئەوان ڕاستیەکەی ئەوەی نووسراوەکەی چواری چوارنا پێم وابێ ئەوەی ژمارە 1975 ئەوەی ئێوەش لە بەرشی سێ بەڵێ نە ئەوە من لە بەردەستمایە دەی ئەڵێت ڕۆژی پێنج ئەوە لەسەر داواکاری خۆمان بووە ئێمە پێشتر دوانزەی گوێم لێ کاگوشار ئێوە ئەو نووسراوەکەی کۆمیسیۆن ئەڵێ داوایان کردووە ڕۆژی پێنجی چوار کاتژمێردا لە گردی زەرگەتە کۆنفرانسەکە بکرێ ئێمەش ئەمە ئەڵێن یەک ئەڵێ کات و شوێنی کۆنفرانسەکە ئەوە هەڵەیە پێم وایە هەڵەیەکەیە ئێستا دۆکیومنتەکە دەرهێنین لای منیش هەیە بەڵێ ئەوەی کە ئێمە باسیەکەین ئەم بڕیارەیە 26 مانگە ژمارەی 1970 ئەڵێ بۆ ئۆفیسی سلێمانی ئۆفیسی هەڵبژاردننی سلێمانی بابەت ئەنجامدانی کۆنگرە ئاماژە بە کتابتان لە بزوتنەوەی گۆڕان ڕۆژی 23 یعنی ئێمە 23 داواکەمان کردووە لەلایەن کە لایەن یاسین حەمەعەلیەوە پێشکەش کراوە کە نوێنەری دەستەی گشتی حزبەکەیە بۆ ئەنجامدانی کۆنگرەی گشتی لە محافەزەی سلێمانی لە قاعەی کۆنگرەکان لە مقڕی ڕئیسی لە گردی زەرگەتە ڕۆژی ئەوە ئەڵە چی موافقە کرا کە کۆنگرەی عام بۆ پارتە سیاسیەکە مەدار البحث کۆڵینەوەی لێکرێ مدار البحث في زمان والمكان محدد من قبلهم موافق القرار المجلس أو يعني ڕوو نەشتەکە دیاریک ئێمە داوامان کردووە وتمانە پێنجی چوار کاتژمێر لە گردەکەیکەین ئێوە ڕەزامەندی نوان باشە من دواتر دێمە سەر هەندێک پرسی کۆمیسیۆن و وشەی فشاری سیاسیش ڕاستیەکەی بەکارهێنراوە ئەوان ئەو نووسراوەی کەوتت دواتر کردویانە و ڕاستیەکەی تاریخی پێشتری لی بۆ منە ئێمە وتمانە 20 مانگ داوامان کردووە ئەوەی ئەوان چەندی مانگە بەسا سەرۆکی کۆمیسیۆن ڕێگەی بۆ داناون وتێتی ئێوە هەڵەیەکی گەورەتان کرد تا ئێستا داوای کۆنگرە ناکەن ئێوە هەر داوا قساکەی لەبارەی هەڵوێستەکانی کۆمیسیۆن و سەرۆکی کۆمیسیۆن و ئەڵی لە ناو مۆزوعەکان بەڵێ ئەمڕۆ هاوڕانی ئێمە ڕایان گەیاند ئێمە و بابەتە بینە دادگا چونکە بڕیاری کۆمیسیۆن زۆر وازحە ئەڵێ تا دەی مانگ بکرێت وایە ئێمە داوامان کردووە هاوڕانی کورسات ئەڵێن کاتمان بۆ درێژکردنەوە چونکە پێویستمان بەکاتە ئەو نووسراوەی کە من باسیەکەم ژماری تایبەتە 27 مانگ لێرەوە ڕۆشتەوە بۆ سلێمانی لە ئۆفیسی ئێرەوە بە ئیمێڵە پێشتری لێدراوە هەر تاریخی 19 سێ لێدراوە بەڵێ ئەوەشمان لایە ئەمە ئەم ڕێو شوێنە سەرۆکی کۆمیسیۆن پێتان وایە سەرۆکی کۆمیسیۆن بۆ بەڵێ ئەزانی بۆ چونکە ئەوتیان پیان وتونتوانە ئێوە هەڵەتان کردووە چونکە کۆمیسیۆن بڕیاری داوە خۆتەزانی تا 11 سی آخر موعید بوو ئێمە وتمان ئامادەین لە 12 دوو لە 22 دوو لە 6 سێ بیکەین ئەوە بوو مەجلیس کۆبووەوە وتی مانگێکی کە درێژەکەینەوە تا دەی چوار باشە بۆ ئەوی دەرفەت هەبێ بە یەکەوە کۆنگرە بکەن باش ئەوان ئامادە نەبوون هاوڕیانی کورسات بە یەکەوە بیکەین ئێمە بۆ 15 سێش داوامان کرد دوایش بۆ بەهۆی جەژن و ئەوانەوە خسمانە پێنجی چوار داوامان کرد هەموو نووسراوەکان هەیە بۆ ئێوە لە بەرمەمنای ئەم نووسراوە کۆنفرانسەکەتان کردووە بەڵام کۆمیسیۆن دوێنێ نووسراوێکی دیکەی کردووە ئەڵێ داوا لە گۆڕانە کراوە کە چاوەڕێ بکەن تا کۆمیسیۆن کات شوێنی کۆنفرانس دیاری بکە ئەمەیان چییە تۆ نووسراوەکەت بینی چوار بەڵێ هیچ شوێ بوو هینە نووسنگی سلێمانی کۆمیسیۆن نووسنگی سلێمانی فەرمانگەیەکەوە نییە نووسنگەیەکە باشە دوێنێ چەند شەمە بوو جومعەیە هەی نییە سیر بوو تۆزێک نەک سەیرە کارەساتە پێشە مشتی ئەو نووسراوە عادەتەن پێوترێت وەصلی وەرگرتن کە تۆ حزبێکی سیاسی ڕێگە پێدراوێکی هەیە نووسراوێکی بۆ دێ لە کۆمیسیۆنەوە کەسێک کە چێوەرێگرێ ئیمزایەکە ئەمە یەک دوو ئەڵێ دەی چوار کۆنگرە بێ هەر دوای ئەوەش ئەڵێ دانیشین بۆ گفتوگۆ و مشاوەرە بۆ شوێن و کاتەکەی ئێمە نەمانەویستەوە دۆخەوای لێ بێت تەڵان بە هیچ شێوەیەک ڕۆژ یەکەمی شتومانە دەستور بنەمای کاری ئێمەیە بە هیچ شێشتەکان شخصی نەبووە بەڵام هاوڕێیانی کورسات سەرەتا پێیانوە بوو ئێمە ناتوانین کۆنفرانسی نیشتیمانی بکەین دواتر نەچوون بەدەم کۆمیسیۆنەوە کە بە یەکەوە بیکەین دواتر بینیتان لەم چەند ڕۆژەیە لە ڕاگەیانەکانەوە بەتایبەت کێنێن کەەوە ناکرێت بکرێتە بەشێک لەو ئامرازەی ڕاعی هەر شتێکی ناوخۆییە بکەێنێن ڕمزیەتی شیە بۆ ڕۆژگارێک یەکشتی پارتی هێنا لەرزە ئێستا تۆ دژی هاوڕەکانی خۆت بەکارهێنی
نائیتیکیە بۆیە ئەو شتە کراوە و ئەگەر ڕاست بێ طبعاً ئەوە خۆتەزانی لەبەرەوەی کاتەکەشی ئەوەیە و دەسەڵاتی عینیش نییە تۆ ئەنجومەنی کۆمسیاران بڕیاری داوە دایری حزاب ڕیالی نووسینگەیەک چۆن نەتوانێت دەستکاری بڕیاری باش ئەوەی نووسراوی نووسینگەیە بەڕاستی ئەوەی دوێنێ چوار یان نووسراوی کۆمیسیۆنە هاتووە نووسینگەی سلێمانی بیگەێنێ بە بزوتنەوەی گۆڕان کامیانە بۆ ئێمە هیچ نەهاتۆ طبعاً بەڕسمی بۆ ئەوانیش نەچووە بەڵام دیارە نوێنەرەکەی لە نووسینگەی سلێمانی کۆمیسیۆن ئەوەی کە نوێنەری بزوتنەوەی گۆڕانە لە کورساتە لە گۆڕانی کورساتە بۆیە نووسراوەکان بەدەست بەڵێ چونکە ئەوان کە چوونە کورسات و جیابوونەوە کۆمەڵی ئیجرعاتیان کرد دارە پێش موشتە موچەی نانی هەمیان بڕی زەختێک و فشارێکی زۆریان کرد لەو پۆلیسانە کە پۆلیسی تیا بوو 12 ساڵ سزا درابوو لەسەر گۆڕان کێنانی چی بڕی ئەو هاوڕێیانی چوونە کورسات هەموو پارە و وینی گۆڕانیان برد لەگەڵ خۆیانە کاڵی پارەی گۆڕان چییە مەسەلەن ملیۆنان دۆلارە کێنێن بەچی بەڕێ کێنێن ئێستا بەچی بەڕێوە چێ لەکوێ بوو ئەم پارەیە هی گۆڕان بووە هی ئەو چەند ساڵە بووە گۆڕان لە حکوومەت پارەی وەرگردووە گۆڕان سەرچاوی دارایی تری هەبووە چکە لە ئەندامانی جڤات ئەوانەی هەڵبژاردنیان بۆ کرابوو 8 بۆ 9 کەس ڕۆژ لەگەڵ ئەوان 22 کەسی مایەوە لە گردی زەرگەتە جگە لەو ستافی ژوورەکان کە تایەتی ئەنی 15 ساڵەدان هەمڕاوە سەرڕیشی سپی بۆ بەهۆی گۆڕانەوە مەکۆکان کری خانویان هەیە کری هەربیان هەیە کری ئاویان هەیە چایچیان هەیە هەمویان بڕی ئەوە سیاسەتی یەکێتی و پارتی بووە ئەمە شتێکە زۆر دوورە لە گۆڕان و لە بیرکردنەوەی گۆڕان و ئەوانە کێنێنش بە هەمان شێوەیانی تۆ کێنێن هەموو مانگێک 150,000 لانی کەم دۆلار مەسروفیە لەکوێت پارەی گۆڕانە وە کەس پارەی خۆیە چه سەرفکە بۆ دەستگایشیوە دێمە سەر مڵک و ماڵەکە ئەڵێن فشاری سیاسی بە تایبەتەوەی مەسلەی کۆمیسیۆن و بە تایبەتی ژەوەی سەرۆکی کۆمیسیۆن چ فشارێکی سیاسی بۆ نمونە ئێمە یەکێک لە هاوڕێیانمان کە لە دامەزرێنەران سکاڵایەکی کرد لە کۆمیسیۆن دەست لە کارکێشانەوەی ڕێخەری گشتی پێشوو ئەندامانی خانەی ڕاپەڕاندن بە بەڵگەی ڕسمی بەیاننامەی ڕسمین سایتی گۆڕان کێنێن هەموو وینەکان کرد بۆ کۆمیسیۆن وتیان نەخێرەمان ئیستیقالیان نەکرێت تا ئێستا لای ئێمە ڕێخەر و خانن بۆ چکە ئیستیقالیان نەناردووە ئەوە دیسان فێڵێکی تر بوو کە لە گۆڕان و لە جڤاتەکان کرا کە دەست لە کارکێشانەوە هەموو خەڵکی کوردستان نەزانێ و هاوڕیانە دەستیان لە کارکێشا لە بەرچامی عالەم لە کەناڵەکانەوە بەپەلە ڕۆشت کەچی ئیجراعاتی ئەویان نەکردو ئیستیقالەکانیان بنێرین لە کاتێکە بەیاننامەی ڕسمی دیارە جگە لەوەش خانەی ڕاپەڕاندنی ئێمە 2019 هەڵبژێرا بوو تا 2021 ئیستیقالەش نەبووە کاتیان تەواو بوو نووسراوی خودی کۆمیسیۆنمان هەبوو مانگی 2023 ئەڵێ قیادەکەتان کۆتایی هاتۆ ویلایەتەکەی یعنی نووسراوەکانی خۆیانمان بۆ بردەوە بەردەپۆشیان کرد باش بەڵام ئەمەیە ڕوون بم لە یەک شتەکەس ڕسمی و سیاسی نییە بڵێ حزبێک دەستێتی ئێخا علاقاتی شخصیە بەکارهێنن و هەمووی معلوماتەکان لە ئێمە هەیە بەڕاست ئەمەی تۆ باسیەکەی لە علاقاتی شخصی تۆزێک زیاتر هەستی پێکرێت چونکە دیارە سەرۆکی کۆمیسیۆن سەر بە چلایەنێکی سیاسیە قسێکی دیاریکرایش لەو بارەوە ئەکرێ چۆتە ئەو خانەیە یان نەخێر نەچووە ئەوەی کە ئێمە ئیزانین بە هیچ بڕیاری یەکێتی ئەوە نەبووە باش سکاڵاکەن لەسەر سەرۆکی کۆمیسیۆن لەسەر کێیەکە نازانم چونکە ئەمڕۆ پێم وابێ کاکدانای وەزیر وتی بەڵێ ئێمە دواتریش ڕاگەندراکی ڕسمیمان هەبوو هەم بە کەناڵەکان هەموو لێ بوون هەم بە عەرەبی هەم بە کوردی باشە ئەویان ڕاگەیاند چونکە بەپی قانون چ قانونی پارتە سیاسەکان چ خودی کۆمیسیۆن کە پارتێکی سیاسی ئەیە کۆنگرە بکە یاخود کۆنفرانسکە بڕیاری بۆ دەرەچێ دایرەی ئەحزاب ڕەزامەندی ئەنوێنێ ئەرکی سەرشانیانە بەشدار بن بۆیان نییە بەشداری نەکەن ئەوەی کە 26 سێ سکاڵایەکی ئێوە بە دیاریکراوی لەلایەن دادگای فیدرالیەوە ڕەتکرایەوە با باسی ئەوش بکەین وەکو ئەوە نابینرێ کە ڕاستیەکەی کۆمیسیۆن ئێستا گۆڕانی کورسات وەکو لایەنی فەرمی میراتگری شەرعی بزوتنەوەی گۆڕان بزانێ پێش هەموو شتێک کۆمیسیۆن دادگای فیدرالی داواکاری و سکاڵای ئەمەی ڕەت نەکردەوە
زۆر وازح ئەگەر تەماشای بکەیت طبعا نووسراوەکەشم لایە بە تەفاسی لەلێت سکاڵاکار لە ڕێگەی پارێزەرەکەیەوە فڵان کەس داوای کرد سکاڵاکەی هەڵوەشێتەوە چکە 26 سێ یەکەم دانیشتن بوو لە جەدۆلی لە وێبسایتەکە هەیە ینی تۆ خۆت سکاڵاکە دەڵۆش یەکێک لەو شتانەی کە زۆر سێرەکە گرنج یعنی شتەکە هەیە بە بەرچاوتەوە ئەی بینی بە درۆ بڵاویەکەنەوە بەڵێ خۆم داوام کرد بکشێتەوە بۆچی سەبەبی زۆر بوو یەکێک لە سەبەکانەوەیە لە ئاستی باڵایە و پەیوەندیان کرد تەکلیفیان کرد لە چەند کەسێک هاتنە نێوانەوە و ڕێز و هینی تایبەتیان هەبوو دواتریش پێمان وتنەوە حەشایان نەکرد کە ئەوان ئەو شتانە بن کە بڵاوەکەنەوە ئەوانەکە ڕەت کراوەتەوە بەڵام من دواتریش لە کەناڵەکانی ترە وتمان نەک من لە گۆڕانە ئەو ژمارەی ئەمڕۆ تۆ بینیت بگرە دوو ئەوەندەش کە ئێمە کاتمان کەم بوو فریانە کەوتین تەنانەت هەندێک باجیش دروستکەین شوێنمان سنووردار بوو بۆ ژمارەی کورسەکانە گینا دوو هێندە لە هاوڕێیان ئامادەبوون من لە دوێنەوە 100 کەس گلەی لێکردم مەڵێ بۆ منیش نەترەگەتان نەداوە بەشداری بکەم دەیان کەس ئامادەیە سکاڵا بکات ئەگەر ئینکاریەوەکەن تەکلیفیان کردووە زۆر ئاسانە سکاڵاکردن یەک تەلەفۆنەکەی بۆ تیمی پارێزەران تۆمارەکرێت باش زانیاریەک هەیە کە کۆمیسیۆن ئەیەوێت هەرچەنە باسمان کردوە وتت ئیشی کۆمیسیۆن نییە شوێن و کاتوانە دیاری بکاتەوە داواکەی وە کۆمیسیۆن تەنها ئۆکەی لەسەر پرسەکایە و سەرپەرشتیەکە دوات نوێنەریان لەوێ بێ بەڵام پێم وابێ کۆمیسیۆن بەنیازی شتێکی زانیارێکی وا هەیە بەنیازی شوێنێک بێ نەگردەکە نە کورسات ناکورساتر شوێنی وای نییە هەڵی کۆنگرۆشتی خۆتیان مەبەستم بەڵێ هیچ دەست پێشخەریەکی لەو بابەتە هەیە شوێنێکی دیکە بۆ خۆی سەرەتا ناڵێم ئێمە مانگی دوو طبعا حەزەکەم لێرە یەک دوو خاڵ هەیە بێڵەمەگە دەرفەتە بێشیان بەڕست کاک دوکتۆر برهانیاسین کەسێکە تەمان هیچ بینێکی حزبی نییە بەڵام تاریخی کاگنۆشیوانی لا گرنگە تاریخی گۆڕانی لا گرنگە چەند ساڵێکە پرۆژێشی ئاشتوایی بەردەوام هەبووە لە 2021ەوە دوجار کام دۆخە ڕوویدا ئەو دابەشبوونە ڕوویە پرۆژەیەشی هێنا ئێمە کۆبوونۆشمان لەگەڵ کرد هەموو ئەندامانی جڤات وتمان تۆ نوێنەری ئێمە بە پرۆژەکەمان بە کاملی قبوڵە باش کردبووی بە سێ قۆناغەوە بۆ نەقۆناغی یەکەمی گفتوگۆ بکەین بگەڕێنەوە بۆ دەستور کاگنۆشتوان چتری هەمووان بێ ڕەتیان کردەوە زۆر هەوڵی کەش هەبوو دواتر کە کۆمیسیۆن بڕیاریدا بە یەکەوە کۆنگرە بکەین ئەوەی بۆم خوێندیتەوە نووسراوەکان هەیە و بڵاویشەکەینەوە ئێمە باش ئێمە حزورمان هەبوو 24 دوو ئەوان نەچوون تیان ئێمە ئامادەنین اعتراضمان هەیە سکاڵامان هەیە ناین باشە کە ئەم بڕیاری 26 مانگ دەرچوو پەیوەندیان کرد بە کۆمیسیۆنیش و بە هەندێک لە هاوڕێیانی ئێمەشەوە ئامادەین بە یەکەوە بیکەین ئەنجا ڕێیان گۆڕی بەڵام لە گردەکە نەبێ طبعا ئێمە پێشتر هیچ کێشەیەکمان نەبووە لەوەیە بەڵام لە قسەکردنەکانی ئەوانە لەو گفتوگویانەی هەندێکیان کردویانە ئەنوت ئێمە تێشی نەگەر پێشمان نەکرێت و ئەوان تۆم قسان لای کێکردوە لای هاوڕانی ئێمە لە ئەندامانی جڤات ینی شتێکی شاراوە نییە جا دەرفەتم بەی دەی ئێمە ناکۆکیەکان بەداخەوە لە قاڵبی قانون دەرچووە ینی ئێمە وتومانە دەستور بنەمای کارکردن بێ ئێستا چۆتە قاڵبێکی واوە ناتوانیت لە هۆڵێکە بە ئاسانی کە هەرچەند ئێمە ئامادە بووین ینی بەڵام ئەو هاوڕێیانە بە شوێک تەسەڕفیانە کرد ئەگە بزوتنی گۆڕان هەڵیش وەشێتەوە بەس نەتوانین ئێمە بۆ ئەنجامی کۆنفرانس ئەنجام بین بۆیە هەمویان ئەمڕۆ لە ئاستی وەزیر لە ئاسی باڵایە وتویانە ئێمە چیمان کردووە ئەمڕۆ ئەمان هەڵیان وەشانەوە چکە خەڵک ئەبینێت ینی هەندێک جار کە تۆ هەنگاوێکی مەبدەیی ئەنەی نەتیجەیەکی هەیەیانیە بابەتێکی دیکە بەڵام ئەمڕۆ خەڵکی کوردستان و هەموو کەناڵەکانی ڕاگەن کە ئێمە بۆ یەکەم جار هێن ڕێگەمان نا بڕیارەکە لای ئێمە بوو هەمویان بەشدار بوون لە وتارەکانە لەوێ بوون حزوریان هەبوو بینیان ینی خەڵکی کوردستان کە گۆڕان ئەو گۆڕانێ باش ئێستا دووشت لە ئارایە کۆنفرانسێکتان کردووە نوێنەرەکەی کۆمیسیۆنی لێن یا دیارە لە ڕووی قانونیەوە چۆن تەعاملی لەگەڵاکرێت دادگای فیدرالی سکاڵاکە نیکەن ئەویان ڕوونە ئەم دیوەی دیکەشێکە بەڕێزت باسیەکە ئەوەی کە وەزیرەکان کە سەر بە کورساتنیان چی ئەڵێن هەرچێکمان کردووە هەڵوەشاوەتەوە دوجار کام ڕێڕەوەیان سەرەگرێ ئەمە یەک دوو ئەگەر ئاوا بێ کۆمیسیۆن لە کۆنفرانسەکەی ئێوە نەبوو بێ ئێوە ئەتوانن لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقا ئەگەر بەنیاز بن بەشداری بکەن خۆیەکی لە خەڵە گرنگەکان کە کۆمیسیۆن زەنی کاک ڕەنج
من خۆم لێت ناشارمەوە چاوەڕێی زۆر شتمە کرد بەس چاوەڕێم ناکرد کەسانێک کە لەگەڵیان ئیشەکەین 5-6 ساڵ نووسراوشت لە ئێمە بشارنەوە ئەو کۆنگری تەسیسیە مەرجە بۆ هەموو حزبێک تۆ ئێوە بینیتان کە بەرەی گەل دروست بوو کۆنگریان کرد کە کاک عەلیوان جیابوونەوە لە گۆڕان هەڵوێستیان کرد کۆنگریان کرد 6 ساڵ بە درێژکردنەوەیان نازانم کورد بووە نەحەزی لە درێژکردنەوەیە بە داوای درێژکردنەوەی 6 مانگ و 2 مانگ و 3 مانگ و جارێک کێشەی داراییمان هەیە جارێک کاتمان پێویستە ئەمەیان کردووە ئەم مۆزوعی قەیرانە بووە گەشتە ئەمەی کە بۆ وەکالەت بۆ کاکدانا بکرێتەوە دۆخەکە وای لێبێ ئەو کۆنگری پەڕەت کرایەوە کۆمسیۆن مخەولەکەی بان کرده بوو تووبی ئەبێ ئێوە سەرکردایەتیدان هەبێگینە نایڵی بچنە هەڵبژاردنەوە تەسەوورەکەی لە ناو سیارەکەیە نووسراوی کردووە داوای کردووە عمەری سیعالی نەخۆشە کاکدانا بکەن بە ئین دوای کۆمسیۆن نووسراوەکە هەیە لای ئێمە بەڵام جواب هاتووە ئەڵێش نووسراوی فڵانە ژمار هەر ژماری لەسەر نییە فڵان ڕۆژ بێ ژمارە ئەوە بوو ئەو حیلە شرعیان دۆزیەوە ئێستاش کێشەکە لەوایە تۆ ئێستا ئەگەر خۆ تۆمارنەکەی ناتوانانی بەشداری هەڵبژاردنەکەی وەکو تۆوتە هێشتا ئەم کێشانەش هەر بەردەوامە ئێستا ئەوەی ئێوە ئەخوا ئەوەی ئەمڕۆ ئەخوا ئێمە بۆ بەشداریکردنە هەڵبژاردن نا چونکە کۆمسیۆنی لێ نەبووە قسەکە لەو بارەوە ئێمە هەمومان دۆکیومنت کردووە ناوەکان تەمان ئیمزاکان هەمووی هەیە بڕیارەکان هەمووی هەیە بە وێنە و بە چەند کامێرایەک تۆمار کراوە بۆ خۆشتەزانی بەڵگەی ڤیددیۆیەکێکە لەو بەڵگانەی لە هەموو شوێنێکا بەکارهێنرێ ئەوەی کە کۆمسیۆن نهاتۆ خۆی خەکەم تەرخەمی کردووە ئێمە ئەوەی کە پێویستە هەنگاوی خۆمانەنین لە ڕۆژی یەکەمی شەوتمان ئەم شەڕی ئێمە شەڕێکی نایەکسان بوو بەڵام ئێمە مەبدە و دەستورەکەمان هەڵبژار دەژینا بەڵێ لە سەرتاوە پارتە سیاسیەکان دەستیان تیا هەبوو سەردانی بەغدا کرا لە بەغداوە تەداخلات هەبوو بەڵام ڕێگە قانونیەکە هێندە بەهێز بوو نیان ئەتوانی بۆیە ئەڵێم ئێستا کۆمسیۆن 3 بڕیاری هەیە بەڵام بە تەلەفۆن 6 سعات 11 شەوە لە کاکە وابکەوامەکە بڕۆ بڕیارێک بە لەمە و پێش بە منەڵیت کە علاقاتی شخصیە بینین بەڵام ئێستاڵی پارتە سیاسیەکانیش دەست لە سەرتاوە وابوو تا تێگەشتن لە دۆخەکە چکە ئێمە من ئەوم باس نەکردووە کاکدانە ئەحمەد مەجید وەکو خێزان وەکو عایلە ئێمە وایە هەموو کۆدەنگی لەسەر هەبوو چونکە دوور بوو و ماندووش بوو کاک عومەر استراتیژیەکەی چۆن بوو لە دوای کاک نەشۆ ئەمە درەنگ تێگەشتین ئەوەی کە نیەتی هەستێک کرد بە دیلێتی هەمووی ڕاونا یەک کەس نەمالە لە گەنجە لە بەتە هەموو ڕۆشتە ماڵەوە کە کاکدانە هاتەوە تێگەشتن بووە بە ئەمری واقع و ئێمە پشتیوانی یەکەین لە ڕێگەی ئەم وەکالەتەوە سیناریۆیەکیان داڕشت وەرە کاکە ئێمە تۆکەین بە ڕێخەر بە وەکالەت کە ئەشتیوان نییە لە عێراق ئەشتیوات بینیوە تۆ گوێت لێ بووە دوای ئەوەش چوون بۆ سوید 3 مانگ لەوێ بوون کاتەکان بە کاکداناش کوشتنیانێکی شەکانیشی بکە ئێمە ئاگامان لەوەیە هەزمان نەئەکرد ئەوە ڕووبە چکە بە قانونی و بە دەستوری کاکدانای ئەحمەد مەجیش دەمێکە خەریکی سیاسەتە ئەمانی بەسەرا تێئەپەڕێ یان من تەسەورەکەم ئێستا بۆی ڕوون بێ چونکە زۆر کەسی دڵسۆز و ئەوە پێیان وت جا من مەبەستەکەم چییە ڕێگەکە بڕابەوە ئێمە ئەستەرۆکی جوادی گشتیشمان هەڵبژارد مانگینەوە موعیدیشماندانە بۆ ئەوی کە ڕێخەری گشتی هەڵبژێرین ڕەزامەندیش بووین خانەش هەڵ نەبژێرێ بەس ڕێخەری گشتی هەڵبژێردرێ کە کاکدانا بێ کۆمەڵی لەو هاوڕێ گەنجانش کە خۆشی گفتوگۆی لەگەڵ کردبوون ئامادە بوون بێن لە خانەی ڕاپڕان نەکاری لەگەڵا بکەن و هەندێک لەوانەشی کە کاریگەرن لە دەرەوەن وتیان ناینە خانە بەس پشتیوان تەبین ئەو مۆزوعی وەکالەتە بۆ ئێمە مفاجئە بوو چکە ئاگامان لێ نەبوو باش ئەو وەکالەت کرا ڕۆیشت کاتەکەشی تەواو بووە پێم وابێ 6 مانگ کاتەکە تەواو بوو ئەو مانگە دەرگای ئەوەی کە هەردوو گۆڕانەکە بێکەوە بچنە کۆنفرانسێکی دیاری کراوە داخراوە یاننا بۆی ئەمەم ڕۆ تەواو کۆنفرانسمان ئەنجام داوە باش چی ئەگەر کۆمیسیۆن بۆ نمونە ئەو خۆتەڵی ئەڵێ ڕوونە هەندێک دەستوەردان هەبوو ناویشتان ناوە لەژێر فشاری سیاسیە کۆمیسیۆن نەهاتووە چی ئەگەر ئەم فشارە سیاسیە بەردەوام بێم هەڵوێستی کۆمیسیۆن بەرامبەر بە بزوتنەی گۆڕان کردەکە بەردەوام بێ کەک ڕەنجخۆی گرنگترین شت لە دۆسیەشی وایە بەڵگەی قانونیە ئێمە وەکووتم 3 بڕیاری ئەنجومنی کۆمسیارانەیە بەرزترین دەسەڵاتە و کۆمسیۆنە بێ سەربەخۆ بێ بەپێی قانون ناوی چییە کۆمسیۆنی باڵایی سەربەخۆیە بژاردنەکان سەربەخۆ نەبووە ئەوە ئێزان لە کوردستان چی سەربەخۆیە بەڵام بەپێی قانون ئەو بەڵگانی کە لە بەردەستی ئێمایە باش هەموو بڕیارەکان بۆ ئاراستە بۆ کە ئێمە کۆنفرانس بکەین ئەو هاوڕیانی کورسات نەچوون بەدەم بڕیارەکانینەوە حەقی خۆیان لی خۆش بوون و ئێمە ئەو ڕێگانی کە پێویستە قانونیە سیاسی ڕێکخراوی هەموو یەگرینە بەر
بۆچی ئەمڕۆ هەندێک ناڕزایەتی دروست بوو خاتو ڕێزان هەیە ڕێزان ئەسکەری هەندێک بەڵێ. گلەی هەبوو هەندێک ئەوانەی دیکەش ڕاستیەکەی گلەیان هەبوو لەسەر چی بوو؟ خوشک و برای بەڕێزی ئێمە تەمان هەمویان ئێمە لەبەرەوەی پێداویستی قانونیەکەەوە بوو ئەبوو سەرکردایەتی هەڵبژێرین بە شێوەی لیست بوو چۆن لە پەرلەمانە لیست هەیە کاڵی سەرکردایەتی مەبەستە جواتی بەڵێ نیشتیمانی جواتی نیشتیمانی چەند لیست هەبوو بۆ جوات لیستێکە بوو یەک دانە بەڵێ چکە کەسی کە لیستی نەبوو کەسی لیستەکەش بۆ ئەم لیستە هی کێ بوو کاک ڕەنجکان لیستەکەش لەسەر چ ئەم بنەمای لیستەی کێ بوو کاک هی هەمومان بوو جا من بۆ ڕوونەکەمەوە لیستەکە چۆن بوو بۆ نمونە ئێمە ساڵی ڕابردوو هەڵبژاردننی ناوخۆیمان کرد لە هەموو مەکۆکانە لە ڕەوەندی کوردی نوێنەری ئافرەتان بە هەڵبژاردن کرا هەمووی باشە و پرۆسەکەش کاک مستەفای سەیقار سەرۆشی لێش نەکەی بوو بەڕاست کاک چۆمان محەممەد ڕۆژووری یاسایی چی کاندید و با بڵێن دەنگدەرێ پەسەند ئەم لیستە هەر دەرەنجامەکانی و هەڵبژاردنە چوونە ناو ئەم لیستەوە هەمویان یا دەنگیان هەندێکیان دەنگ ئەوانە نەبوون بۆ چونکە سکرتێرەکە ماوەتەوە باژێوانەکە کە لەسەر بەو دەستورە بوو بۆ باژێرەوان و ئەندامی جوات دەستورەکەی پێشێل کرد ڕۆژ لەگەڵ ئەو ڕۆتەی کورساتە ئەوەی کاک حەمەد تۆفیق ڕەحیم بووە کاک محەممەد تۆفیق ڕەحیم کاک محەممەد تۆفیق ڕەحیم تەمەن من ساڵانێکی زۆر کارم لەگەڵ کرد لە ژووری دیبلۆماسی خۆی وا دەرناکەوێت بەڵام بەڕاستی دی لێ فێر بووم مقرزاریشی من طبعا ئێمە خەریکی بەرنامە و وتار و راپۆرت و شتەکان بوون لەگەڵ ئەو لیژنە باڵایی کە هەبوو ئەو وردەکاریم نەزانیوە چۆن بۆ ناوی هاتبوو بەڵام بن بۆ خۆم بە تەبیعی سەیرم کرد چکە ئێمە ژمارەیەک یەدەگیشمان ینی تاواکاریشمان ئەندامی جوای تاواکارمان هەڵبژاردووە کەسێک ئەچێتە شوێنی بۆ هەماهنگگی لەکەڵ نەکراوە دڵنیانیم بەڵام ئێمە یەکێک بولانەی لە هەڵبژاردنەکانی ئەوەی ساڵی ڕابردوو دەرچوو بێ بۆ ئەوەی ببێ بە ئەخوتم هەمووی ئەوە نییە بۆ چونکە بۆ نێمە ژوورەکانمانێ ژوورەکان میکانیزمی دانانیان جیاوازە ڕەوەندمان هەیە میکانیزمیان جیاوازە بەڵام ئێمە هەر کاک محەممەد نەبوو پێم وایە هەندی هاوڕێ دیکەش کە لەوێ نەبوون ناویان هەبوو بۆ اعتیبارت ئەبێت لە حزبی سیاسیە ئەگەر کەسەکە خۆشی لەوێنێ ئەوێ اعتیباردانێ بۆ کەسێک کە هەستەکەی ئەتوانێت بۆ شایەک بۆم حزب ئێستا گۆڕان چەند هێزێکی سیاسی و کۆمەڵاتی ئەوە هێزی فکر بوو بەرنامە بوو دنیابینیەکی جیاواز قسێکی لەگەڵا بکرێ ئەو بەنیازین ئیشێکت بینێ شتێکت بینێ دەستمان بگرێ هاوکاری کاک محەممەد هەر تەبیعەتی وایە حەزی لە پۆست و شتوانن معروفە بەوە لە دوای 2023 کتێبێک بڵاوەتەوە بە ئینگلیزی لەسەر ئەو حکوومەتانی کە دروست بوون وەزارەتەکەی ئەو بە پاکترین وەزارەت ناوزەت کراوە و کوتە من پندێکی تایبەتم لەگەڵی هەیە ئیشم لەگەڵ کردووە ئەو وردەکاریەم لا نییە بەڵام ئاساییشە پێی خۆش نەبوو شتێکی ئاساییە پێ ئایندەی یەکێ لەو شتانەی کاک دکتۆر باس سەکرێ مەسلەی مڵک و ماڵەکانی بزوتنەوەی گۆڕانە ڕاستیەکەی هەندێکی باس کرد وتت لای ئەوانە هەرچەنە پێم وابێ 250,000 دلارەکەی ئەوی مانگانە ئەوە بڕا نەما وایە من ئاگاداری ئەوە نیم بەڕاستی بۆ ئاگادارنی چونکە ئەگەر بڕابیانە بڕابێ چونکە هەمیشە ئەو داهاتە ینی هیچ قەت لە ڕێگەی جواتەوە نەبووە کاک مستەفا کە سەرۆکی تیمی حکومی ئێمە بووە ینی تیمی هەموو حکوومەت نەک تەنها وزاری کاکدانە وزاری بووە لە ڕێگەی ئەوە هاتووە بۆ ژووری کارگەری و دارایی بۆ کاک عومەر ئێمە وردەکاریمان لا نەبوو ینی ئەگەر بەردەوام بێ لای گۆڕانی کورساتە کە بەردەوام نییە ڕاست هەر ئەوە نییە داهاتی تریش هەیە خۆ چین مەسەلەن کۆمپانیای وشە هەیە گردی زەرگەتە هەیە کارگەی چیمەنتۆی گاسن هەیە لە سەدا 15 پێم وابێ بزوتنەوەی گۆڕانە دامەزراوی میدیای سبەی هەیە و لای خۆتانە ئەویان پێم وابێ ئەوانە هیچی گۆڕان نییە کۆمپانیای وشان هیچ ڕەبتیشی قانونیان بە گۆڕان ڕادیۆی دەنگی گۆڕان مەسەلەن بینای میترۆ بینای چاودێری دارایی ئەمانە ئەبنە شوێنی ناکۆکی و کۆنفرانسی ئەمڕۆ زانی کاکڕنج با زۆر وازابیت دەی بزوتنەوەی گۆڕان لە هەبژانی 2010 دەزویریش کرا و تەقەشمان لێکرا و خەرک و بشمان کوژن بە دۆشکە کاکشێک جعفەر دوای ژاد داوای لێ بوونی ئەممان لەوێ بووین هەر باش بوو 50 کەس نەکوژرا ئەمە سەرەتایەک بوو بۆ نە کاکار خوا لێی خۆش بێ ئینشاءڵڵا ئەم شوێی لە هەموو شوێک خۆشتر بێ کاک عوسمانی حەد چوونە ماڵەوە دوای وردە کێشەکان ئاڵۆز بوو بەڵام هەمیشە بە قانون بە دەستور بە هەموو عورفێک کەسی یەکەمی حەزب حکوومەت وڵات بەرپرسیارە کاک عومەری سەیعدەلی کە ڕێخەر بوو هەتا مانگی 2021 بە ڤیدیۆ هەیە لە بەردەم 700 کەسە لەو هۆڵی ئێمە ئەمڕۆ کۆنگرەمان کرد ئەڵێ ئێمە تەوریست نین کۆمپانیای وشە ڕەبتی بە ئینەوە نیە ئێمە کە لەگەڵ کاک نوێشیوان هاتوین بۆ ئەرزوو ئاو نەهاتوین
2006 کە لە بەغا ئیستیقالەیەکی لەگەڵ مام جەلال لای مام جەلال ئێمە نەهاتین لەگەڵ ئێمە 2009 هاتین ئەمە قسە و قسەڵۆکە دوای 2021 کە کاتیشیان تەواو بوو زەختێکە بوو ئیستیقالیان کرد نەک هەر ئەو ئەندامانی خانە ئەمە بە موئامەرە زانی دواتر پێیوتین ینی مانگی 2020 ئەم موئامەرەتان لێکردم ئیستیقال کاکە کێ موئامەرەی لێکردی بۆ ئەوەی کەس نەڵێ کاکە ئەم بزوتنەوە سیاسیە دەگمەنە کاریگەرە بۆ واتان لێ کرد لە حکوومەتە بۆ واتان کرد بۆ خەڵک وا دوور کەوتەوە لە گۆڕان هاتن ئەم بابەتانیان وروژان ئەجینا هەم مڵک و ماڵ هەم مەسلەی تەوریسی سیاسی تەوریسی سیاسی بۆ نامڕۆ ئێستا کاک وا باسی خێزانی کاک نەشوان 2000 کەس بن چی تایە لەو لیستەیە کە ئەمڕۆ هینی کاک نەشروان بێت بۆ داپۆشینی شتەکە بوو ئەم ئینە کۆنە لە سیاسەتە ئەم تاکتیک و پرۆپاگەندانە هەیە شتێک بدۆزێتەوە بۆی بەرپرسیاتێکی پێ هەڵواسێت بۆیە بۆ نمونە باشین بەڵگەی ئەمە چییە تۆ ئیستیقالەت کردو لە بەرەم خەڵکە ڕاگەاندۆ بۆ هەموو عالەم نەشە ناردۆ بۆ کۆمیسیۆن دوای 4 ساڵدەی وەکالەت شەکەیتەوە بۆ هاوڕێژ ئەمە لە شوی دنیاە ئێمە لە گەورەتی قەیران لە کوردستانە سیاسی چی بوو سەرۆکاتی هەرێم نەبوو لەسەر چی بوو لەسەرەوە نەبوو ئامادە نەبووین ئێمە بۆ کاک مەسعود بارزانی بۆ 2 ساڵ 3 ساڵ درێژکێتەوە لە بەر باش ئێستا سەرچاوی داهاتی بزنەوەی گۆڕان گردەکە بووە بەچی ئێمە ئەوەی تر لای وەکو خۆ دوتت لای برادرانی کورسات بێ و خەڵکیان نان بڕاو کردووە و چوزانم ئەوەی کە نان بڕاو کراوە وانەی دیکە کێ ئیداری داراییە طبعا گۆڕان مەسروفی هەر نییە تش بە ڕقەمیش حەزەکەی پێ دەڵێم حزبەکانی تر 40 ملیۆن 20 ملیۆن سەرفەکەن دۆلار مانگانە یەکێتی پارتیەوانی تر اینیان زۆرە بزوتنەوەی گۆڕان لە مانگێکە بە ئاسانی بە 100,000 دلار ئەتوانێت کاروباری خۆی جێبەجێ بکە هەموو ڕێخستنەکانی هەموو ژوورەکانی هەموو ئۆرگانەکانی یعنی نزیکەی 150 ملیۆنەکە ئەمە زۆر جار کێنێن جیاوازە کێنێن خۆت دەزانی کەناڵ ئیشەکەی کێنێن مەسروفی جیاواز بوو هەمیشە لەبەرەوە ئەو هاوڕانە کە چوون ئەوێ یەک مانگ تازە هینەکە ڕوویا بوو چکە پارەی گۆڕان بوو ناچار کران ینی نردیان و لە گردەکە حەقی ئەو خەڵکەدرا بەڵام دوای ئەوە نیان ناوە هەندێک لە هاوڕەکانی خۆمان ئەو ئەرکیان گرتە ئەست و ئەویش ها چەند لە جەتی مانگی جارێ 50 ڕۆژداری ئەوانە مەبلەغەکەش بەو نەوە نەبوو وەکو وتم وەکو حەزبی تر بێ نەتوانی ئەوەی بکەیت بەڵام ئێمە کە بڕیارمان نا دستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان بەرنامەی سیاسی گۆڕان بکەینە بنەما ئەو هاوڕانە هیچیان بیریان لەوە نەکردبووە کە ئەم کاریگەری ئەمە چیە بێت لەسەر گوزەران و ژیانیان باش مەسلەی وەزیرەکان گەیشت بەچی کاک وشیار ئیستیقالەکان بەڵێ و بەڕوونیش دیارە یعنی تێگەیشتێک هەبوو بەوەی کە ڕاستیەکەی لە خۆشتەوە من زیاد لە جارێ بیستومە کە ئەوەی کە نەیە هێش گۆڕان لە حکوومەت بکشێتەوە کاک عومەری سەیعەلی دیکە بوون یەکەم کاکۆمە هەر بەڵێنی 100% ئەوەی کە نەکشاوەتەوە و ئیستقالی نەکردووە تەنها کاک دانایە کاک دانای وەزیری ترکشانەوە مەبەستم هەنی دوجار خۆی ئیستقالیان کردووە قسەکە لەباری ئەوەیە زانی کاکڕنج کەس ئیستقالی نەکردووە سەرنهێنێکیش بۆ ئاشکراکەم ئێمە لە 26/2/2022 لە جوات بڕیارمان نابکشێنەوە زاشمان کرد ڕێخەری ژووری حکوومەت من لە کتێبەکەش کە نووسیم باسم کردووە وتی من ڕسمی شێگرم ئەمە قورسە و دوایی جێبەجیان نەکرد بە بیانووی جیاجیا ئەم جارش خۆیان بە حساب لەگەڵ کاکدانا بڕیاریاننا هەمووشیان هاتنە سەر تەلەڤیزیۆن و بە پەلە و ئەوە دەسی لە کارکیشکە دەسی لە ئەزانی سەرۆکی حکوومەتی پێوتە بوون بە سکرتێری انجومەنی وەزیران و ستافەکەی وتبوو هەر کەسێک ماوەی قانونی خۆی دەوام نەکە هەر دەرێکی ئەوان بە قسەی کاکدانا ناکەن لە کاک عومەرەگەن کاک عومەریش وعدی تەواویە بوو بە پارتی بۆ آخر زمانیش لەگەڵیان بێت ئەم حکوومەت بێ بەتابەت کە یەکێتی کێشەی هەبوو کە قوباد و برادران لە دەرەوە بوو ینی پارتی پێی وایە ئەوەی کە کاکدانای ئەحمەد مەجیە سەر ڕێخەری گشتی بزنەوەی گۆڕانە ئەوەی کورسات تامری لەگەڵا ناکە مەسەلەن حکوومەت نا ئەزانی یەکێتی و پارتی زۆر شت هاتۆتە پێشەوە ئەو ماوەیە و تویانە با دۆخەکەتان یەکلای بێتەوە ئەو جا ئێمە زانینی سیاسەتی خۆمانە دەشتی بینیان لەگەڵ ئێوەیە چۆنە چێ حکوومەت پارتی یەکێتی ئێمە زوتنەی گۆڕان لە ڕۆژ یەکەمەوە هاتووە هەر پەیوەندیشێ بۆ پەیوەندیشی ئاشکرا بووە
پەیوەندیکی تەبیعی بووە ئەوەی لە حکوومەتە ئیشی خۆیەکە ئەوەی لە حیزب ئیشی خۆیەکە بەڵام ئەو پەیوەندیە ڕسمیە ئەمە نەمان بووە بەو شێوەیە چونکە ینی ناکرێت من پەیوەندی لەگەڵ حزبەکان بەکاربێنن دژی هاوڕێکانی لە بەرنامەی سیاسیەوەی ئەمڕۆ پەسەندکرا ڕوتان لە چییە هێڵە گشتیەکانی چییە ئۆپۆسیۆنە بن دەسەڵاتە بنەچنەوە حکوومەت چۆنە بە کورتی بۆم باس بکە من ئەدەبم خوێندەوە کاتی خۆی بەکاری ڕێستەکەم تراژیدیامانە خوێندەوە بەس ئێمە لە تراژیدیەکە ژیاین زودنەوەی گۆڕان بەڵێنی گەورەی پێبوو بۆ خەڵکی کوردستان بزودنەوەی گۆڕان بەڵێنی بۆ خەڵکو خوددا ئەوە بوو کار بکە بۆ دادپەروەری کار بکە بۆ دژایەتی خزمێنە بۆ دژایەتی گەندەڵی بۆ قانون زۆر جارە لەنەوانە تۆریسنەوەوانە هەموو کوردستان بگەڕی یەک کەسی ئێمە نییە دامەزرابێ بۆ ئێمە ئەوەی کە وعدمان ناجێ بەجێمان کرد پێچوانە ئەو هاوڕیانە هەمویان نا بە شیشیان پێشێلیان کرد وردە وردەوە دیدگایە دروست بوو بە تایبەت زۆر خاڵێکی گرنگ ئەوەیە کە خۆناغی کاکنی شوێنە بێت جاکرێتەوە لە ئەو بەرپرسیار نیە لەوەی دوای ڕووی ئێمە بەرپرسیارین بە منیشەوە وەکو هاوڕیانە ناکەین بڵێن وڵا هەمووی بەرپرسیارە بە ئەرز و ئاسمان و کڕوناو جگە لە ئێمە و پێم وایە بزوتنەوەی گۆڕان لە خۆناغی کاکنی شروانە وەکو ئەم ڕۆژ لەوتاری بزوتنی گۆڕانات بۆ خۆناغێکی پرشنگدار بوو زۆر شتی گۆڕی لە دوای ئەوەوە دیدگایەکە بر کاک عومەر نییە شاردەوە ئەو یەک مدیر ناحیشێ بێ لە حکوومەت بێت چۆن بۆ ڕیفراندۆمەکە نەزان بیرمەندێکی نووسەرێکی فەڵەستینی هەیە جە زوو ناوەکەی بێرێتێتەوە باسیەکرێوت وتوێتی دەوڵەتی فەڵەستین لە یەک مەتری شا دروست بێ من ئەمەوێ بینیتان خۆ ئەوەی جێبەجێ کردیانی ئێستاش ریفراندۆم کە هەر دەنگی پێدەمەوە هەتا دوای دیدگا و بەرنامەی گۆڕان چی جێگرتەوە دیدگای شخصی ئەمەی دەستور ئێستا ئەم دۆخەی کە تۆ ئەیبینی یعنی هەموو ئینسانێک هەموو هاوڵاتێکی کوردستان هەموو گۆڕان خوازێک ئەزانێت ئەمە ئەوە نیە بڵێ دووبەرەوە چاوتان لەوەی ببنەوە بە ئۆپۆسیۆن تاو کاکرنج ئەمە نییە بڵێ دووبەرێ ئەمە دووبەرە و دوو نازانم بارەگا و شت نییە دوو دنیابی نییە کە گۆڕان لەسەر ئەوە قوربانیدا لە حکوومەت و پەرلەمان دەرکرا دەستور و قانون ڕێی شخصی و بەرژەوەندی شخصی ئێستا کاک عومەر چ ڕۆڵێکی هەیە تا مەسەلەن ئەو تۆ زۆربەی کاتەکان هەرو توتانە کە ئەوەی کە ویستێتی ئەمە بکە کاک عومەر سیئەلی و هەندێک لە هاوڕەکانی دیکە بوون ئەوانەی تروە کاک عومەر چ ڕۆڵێکی هەیە لە کورسات کاک دانای ئەحمەد کاکمەر تا سەری ساڵ دەرەوە بوو ناساغ بوو بەڵام کە بیستی ئێمە ئەم جوڵانەمانەیە لەین بە پەلە هاتوار بە قورسی خەریکە هیچ وازینەیە ناوە هیچ ئەگەرێک هەیە لەگەڵ کاک دانای ئەحمەد مەجی و ئەوانەی دیکەی کە پێتان وایە ئەکرێ وەکو خۆتەڵی بگەڕێنەوە بۆ دەستوری ناوخۆی بزوتنەوەی گۆڕان کارێکی پێکەوەی بەڵێ ئەمڕۆ وتارەکەی گۆڕان زۆر وازح بوو زۆر باسی کاری پێکەوەی بوو زۆر باسی لە هەڵدانەوەی لاپەڕەیەکی نوێ بوو زۆر باسیەوە بوو کە ئێمە ببینەوە بە یەک بزوتنەوەی گۆڕان یەک شتێکی وازحی شێکا کڕنج بزوتنەوەی گۆڕان بەم دۆخەی ئێستاوە پێویستی بە گۆڕانکاری زۆر ڕادیکاڵ هەیە وەڵام وایە ناکرێن بزوتنەوەی کورسیەک دوانی هەبێت و پاڵی لێباتەوە ئێوە بەنیازی گۆڕانکاری بوون و بەنیازی گۆڕانکاریشن مادەم خەریکی کۆنفرانس و خۆڕێخستنەوەن لە عێراق و لە هەرێمی کوردستان بەڵام بەڕاستی ئێستا شتەکان ئەوە مەحەلی ئەو ناوخۆی بوونەتەوە بەڵێن گۆڕانی گردەکە زانی کاگڕنج تۆ خۆت ئەکادیمیت ئێمە لە سیستەمێکی تایبەتاژین ناوی نییە ئەم جۆرە سیستەمە نە دیکتاتۆریە نە سەربازیە ینی شتێکی زۆر سەیرە لە کوردستانە نەکار بۆ گۆڕانەمە بۆ لایەنەکانی تر حتا بۆ نووسەر و ئەکادیمیەکانیشمان ڕاستە ئەبێ ورد دانیشتین دیراسی ئەم حاڵتانە بکەین نزیکە لە ئێمە دەبوونە لە لوبنان سعد حەریری بوو خۆسەر وەکو زیران بوو نیان هێشتیشکات چی کرد نەچوو هەڵبژاردنەوە زۆر جاڵێن بایکۆت خراپە بایکۆت یەکێک لە ستراتیژی زۆر کاریگەرەکان صدر بینیمان هەفتا و سێ کورسیە ناچوە دەرەوە ئێستش نازان بڕیارە گۆڕیانناڵێ من لەم گەندەڵانە هەر داچمە هەڵبژاردنەوە یەکێک لەو شتانی کاکنوشروانی جیا کردەوە ئەوە بوو کە وەکو خەڵک ئەژیا لەگەڵ خەڵک ئاژیا جارێکیان دیبلۆماتەکان ئەمریکاکان هاتویان ئەم پیاوە زۆر نزیکن لە قسەمانە کرد گفتو گۆمانەکەم لە دیبلۆماسی بووم لە خەڵکەوە لە ژیانە بوو تم چۆنتی توانی حوشەکەی ببینی بەس پرسەکانی تر هەموو نییە پاردەوری باڵەکانیان بە شێوەیەک بەرزکرد کەس نایبینێ هەنگاوی ڕادیکال چییە؟ هەنگاوی ڕادیکال کورتی خەڵکی کوردستان زۆر ژیرە سیاسیەکان زۆر جار پیان وایە ئەوان ئاقڵترن لە خەڵک ئەوان باشتر ئەزان شتەکان کوردستان بەرەو دۆخێکی زۆر مەترسیدارەچێت دیموکراسی بە تەواوی پاشەکشەی کردووە دەسەڵات بە تەواوی بەرەو ئەمنی چووە
ئەوەی کە جاران پێوترا گەندەڵی شەرمیتیانەمەوە جارانیان و نەخێر گەندەڵ نین دوایشتیان وڵا گەندەڵی لە ئەمریکاش هەیە ئێسەڵێن باشە کاکە ئێمە گەندەڵین بەس هەمووی گەندەڵە یعنی وای لێ هاتووە فریشتەیەک بێنە تۆ ئینسانێک بیت پاکترین ئینسان بی ئەچیتە پێگەیەکەوە خەڵکەڵێ ئەمە گەندەڵە بۆ مەسلحەتی خۆی چووە ئەم دیدگایان لەناو خەڵکا دروست کرد لایەنەکانی دەرەوەی وێچێتی و پارتی ئەگەر بیانێ گۆڕانکاری بکەن یەکەم هەنگاوەیە لەگەڵ خەڵک بڕۆ ترپەی دڵت لەگەڵ ترپی خەنگامی ئەمە هەمومان خەڵکی فڕی فەقیرینیان لەناو خەڵکەوە هاتووی بگەڕێرەوە ناو خەڵک گوێ بگرە 20 سەلمێنە بەکردەوە تۆ پشت لە دەسەڵات و عینەکەی چکە ئەم دیدگایە بۆ گۆڕان دروست بوو کە ئێوە هاتن وتان بەدیلین بەڵام چوون لەگەڵ یەکێتی و پارتیا ڕێککەوتن و دوای مەسلحەتی تایبەتی و شخصی کەوتن و ئەوانە تۆ چۆن نتوانی ئەم وێنایە بگۆڕی بۆی کە بگەڕێتەوە لای خەڵک و ئەمڕۆ من حەزەکەمەوت پێ بڵم لەو کۆنفرانسەی ئێمە یەک تاقە کەسیتیان نەبووە بەڵێنی بچووکترین شتی پێدرابێ دینارێکی عراقی پێدرابێ هیچ شتێکی پێدرابێ هیچ فشارێک هەمووی بە حەزم و ڕزای خۆی هاتبوو دکتۆر شار عومەر عەلی ئەندامی جوواتی نیشتیمانی زوتنەی گۆڕان سپاس دەکەم زۆر سپاس خواتان لەگەڵ